ڕیفراندۆمە پرۆسەی بەر لە 5 مانگوو لە 25 ئەیلوول لە کاتێکدا بەڕێوە چوو کە نێوماڵی لایەنە سیاسیەکان لە کوردستان بە قۆناغێکی ناتەباییدا تێپەردەبوو. هەرێمی کوردستانیش دووچاری چەندین قەیران هاتبوو. ڕیفراندۆم دۆخێکی نامواری بۆ ناوچە جێناکۆکان دروست کرد کە سارەسەرکردنی لێکەوتەکانی ڕەنگە کارێکی سانان نەبێت. ئەنجامدانی پرسی ڕفراندۆم نەک هەرزەری بە متقەجە ناکۆکەنگەیاندوە بەڵکو بەشێ لە سەروەر و سیادەی کە ئەم بە دیفاکتۆ لە دەرەنجامی ڕاپەڕینی خەڵکی کوردستان بەدی هاتبوو. ئەو دیفاکتۆیە کە ئێمە وەکو نیمچە دەوڵەتێک وابین بەشێ لەوانەشی لە دەستکرداوە. بۆیە کێشەکە هەر ئەمە نیە تەنها منطقە جێناوەکانەکە کە مەسلەیەکی ئێزگار حیاتی و گرنگیە بەنسبەت پێکاتی کوردەوە بەڵکو بەشێ لە سەروەری و سیادەی هەرێمی کوردستانیش کەوتووە بەر مەترسیی گەورەوە، چونکە بەڕاستی ئەو ئەنجامدانی ڕیفراندۆم بەبێ حسابکردن بۆ دنیای دەرەوە و بۆ هێزە ناوچەیەکان کارەساتیشی گورد یان کارەسات یان گوردێکی کوشندەی لە سیاسەتی کووردا لە منطقەکەیە. ئەو ڕیفراندۆمی کە کۆدەنگی ناوخۆیی لەسەر نەبوو لە سەراستی وڵاتانی ئیقلیم و جیهانیش ئەو پێشوازی لێ نەدەکرا باری ژیانی هەوڵاتیانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی قورس کرد. دوایەوەی هەوڵەکان بۆ چارەسەری کێشە کەڵاکەبەکانی تری ئەو ناوچانە لە نێوان هەرێم و بەغدا بە سستی بەڕێوە دەچوون. بەتەکید جگە لە وەزیری دەرەوەی ئەمریکا هەوڵێکی جددی هێزەکانی تەحالوف هەبوو، لە هەمان کاتە هەوڵێکی جددی ئەوروپیەکان هەبوو و هەموو ئەو قونسڵانی کە لە هەولێرن داوایان لێکردین کە دۆستیان بین لەگەڵیانە بمێنینەوە کەوان دیفاعمان لێەکەن. دەوڵەتەکانی جیرانیش بە تایبەت ئێران یەکێک بوو لەو دەوڵەتانەی بە جددی داوای لێکردین کە مەسەلەی ڕیفراندۆم ئێستا کاتی نییە، کاتەکەی خراپە. لە نێوان پەرستنی کێشە و قەیرانەکان کە بەشێکیان بۆ لێکەوتەکانی ڕیفراندۆمەکەی 25 ئەیلوول دەگەڕێتەوە، دەواازەیە کە ڕەنگە بەشێک لە کێشەی ناوچە جێناکۆکان چارەسەر بکات هەڵبژاردنەکانە کە لەم چوارچێوەیەدا لە بێبەختی کورد لایەنە کوردستانیەکان لە کەرکووک بە زیاتر لە لیستێک خۆیان بۆ هەڵبژاردنەکان ئامادە کردووە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێ دەکەن ئەوەی کورد بەهۆی ڕیفراندۆمەوە لە کەرکووک لە دەستی داوە پێویستە لە ڕێی بەشداریکردنی کارایی لە هەڵبژاردنەکاندا قەرەبووی بکاتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.